لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. دواي تفسير سورة دخان لسنا سر سورة السجدة. سورة السجدة طبعا ديارة سورة مكية بمكي حسابة لما كي هاتو تخوارزي قل آيات كان شازدة تابيست أو چند آياتاننا شازدة تابيست سوار آياتي لمدينة هاتو نتخواري بەڵام لەبەرەوەی زۆرینەی ئاەتەکانی لە مەکەی هاتوونەتە خوارێ پێی دەوترێ مەکی. سوورەتی مەکی تەوان عادەتەن باسەکانی باسی عەقیدەین، ئیمانبوون بەخوا، بە قورئان، بە زیندووبوونەوە، بە قیامەت و پەیوەندی دروستکردن لە بەینی ئینسان و خوای پەروەردیگاردا. سی ئاەتە تەوان سوورەتی ئەسسەجدە لە قورئاندا ڕیزبەندیەکەی 32 بەپێی تەرتیبی طبعا کە لە قورئاندا کراوە. دوای سوورەتی ئەلمؤمنون هاتۆتە خوارێ، ناوەکەی ئەسسەجدەیە و طبعا سەجدەشی تێدایە و یەکێکە لەو سوورەتانەی کە حەدیثی صحی پێغەمبەری لەسەرە صلی الله عليه وسلم کە جابیر بۆمان دەجێڕێتەوە خوا لێ ڕازی بێت دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەدەخەوت هەتا سوورەتی ئەسسەجدە و هەروەها سوورەتی مولکی نەخوێندبان کە دیارە زۆرینەی شەوەکان سوورەتی سەجدەشی خوێندووە، مولکیشی خوێندووە و هەروەها ڕۆژانی جومعە زۆر جار لە نوێژی بەیانیدا ڕکعاتی یەکەم سوورەتی ئەسسەجدەی خوێندووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر خوێندنی سوورەتی سەجدە یان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێری کردوین شەوانە سوورەتی سەجدە و ملک بخوێنین. بۆچیە؟ طبعا ناوڕۆکی هەردوو سوورەتەکان باسکردنە لە مردن زیندووبوونەوە، بۆی ئینسان هەموو شەوێکی پێش ئەوەی بخەوێت کە خەو بەشێکە طبعا لە مردنی دەچێت وایە و زیندووبوونەوە بە خەبەر هاتنەکە لە زیندووبوونەوەی دەچێت بۆی ئینسان مردن و زیندووبوونەوەی وە بیربێتەوە. پێغەمبەر بۆ خۆشی خوێندوێتی و ئومەتەکەشی فێر کردووە کە ئەو دوو سوورەتانە بخوێنن. مەرج نییە طبعا هەموو شەوێک هەردوو سوورەتەکە یا هەموو دیکرەکانی خوێندبێ، بەڵام شەوانە خوێندوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس دەگونجێ شەوێک سەجدەی خوێند بێ، شەوێک مولکی خوێند بێ، شەوێک تەعەووذاتەکانی خوێند بن، شەوێک ئەذکارەکانی خوێند بن و جاری واش هەیە لەوانەیە ئەذکارەکانی پێشکەوتنی هەمووی بەیەکەوە خوێندبێ. لەنە ئەو ئەذکارانەی کە هەنە کە پێیان دەوترێ ئی بەیانیان یا ئێواران یا ئی کاتی خەوتنێ، ئەو فەرمودانە هەر هەموو ژیانی پێغەمبەرن کۆکراونەتەوە بەیەکەوە، نەک پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێک لە کنی دانیشت بێ شەوێکی لە ئەوەلی ڕاتە ئاخری هەر هەمووی خوێندبن. طبعا ئەوانەی کە حەدیثیان لەسرە شەوانە پێغەمبەر خوێندوونی یا بەیانیان خوێندوونی یا ئێواران خوێندوونی زۆرن، هەرچەندە کاتی ئەوان بەرەکەتی زۆرتر تێدا بووە، خوێندبێتیشیان توانی ویانە، بەڵام مەرج نییە هەموو ڕۆژێک خوێندبێتی. بۆیە ئینسان ئەگەر شەوانە شەوێک سوزدەی بخوێنێ، شەوێک مولک بخوێنێ، شەوێک تەعەووذاتەکان بخوێنێ، پێت نەکرا هەندێک لە دوعاکان بخوێنی، گرنگەوەی ئینسان کە دەخەوێت بە یادی خواوە بخەوێت، بە یەکێک لەو سونەتانەوە بخەوێت کە پێغەمبەر پێیەوە خەوتووە صلی الله عليه وسلم، سونەتەکەی جێبەجێ کردووە. طبعا هەتا زۆرتریش بخوێنی بێگومان خێرەکەشی زۆرترە. بەڵام لە سەر سوورەتی سەجدە کۆمەڵێک حەدیث هەن کە ئاگامان لێیان بێت. طبعا لەسەر گەورەی سوورەتەکان حەدیثی هەڵبەسترا و درۆ بە ناوی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم زۆر گوتراون. بۆچی گوتراون؟ طبعا بە دوو ئامانج. یەکەمیان طبعا هەندێک خەڵک لە قەدیمدا بە نیەتی باش خەڵکیان بینیوە کەم تەرخەمە لە قورئان خوێندنێ، کەم قورئانی خوێندووە، هاتوون کۆمەڵێک قسەیان دروست کردوون، پاڵشیان داونەتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی بە هاندانی حەدیثەکەش بێ خەڵک بچێتە خزمەت قورئان و قورئانی بخوێنێ. نیەتەکەیان باش بووە، بەڵام لە ڕاستیدا کارەکە کارێکی باش نییە. قسەی ڕاستیش بێ مادام ئیخۆتە نابێ پاڵی دەی لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەوە زۆرینەی ئەو حەدیثانەی باسی گەورەی سوورەتەکان دەکەن لە ئیسرائیلیاتدا هەنەها، لە خوڕافیاتدا هەنە، ئەسڵ و ئەساسیان نییە. بنم لەسەر سوورەتی سەجدە کۆمەڵێک حەدیث هەنە، مەسەڵەن یەکێک لەوانە دەڵێن من قەرأ سوورەتە السەجدەتی في كل ليلة جمعة أعطاه الله تعالى كتابه بيمينه. هذا فرمي ناڵێ هەموو شەوێکی، دەڵێ هەر کەسێک شەوی جومعە
سوورەتی ئەسەجدە بخوێنێ خی گەورە لە قیامەتێ نامەی کردەوەکانی بەدەستی ڕاز دەداتەوە وەلم يلبسه بمكان و نایخاتە شوێنی ناخۆش و ناڕەحاتەوە وكان من رفقاء محمد وأهل بيته طبعا أو هالبصراوة إشعانة ضلت لقيامته لقل پیغمبر وآل بيته پیغمبر داده صلى الله عليه وسلم لحديث كده فرمت هر كسك أو سورة بخوينتوا فكأنما أحيا ليلة القدر يلا وكو واشي قدري همو بخبر بو بيت وعبادتي كرد بيت دواتر ضل هر كسك بينوسيتوا ولا سرسري خوي هلي واسي لتاو سر إيشو لە ئازاری جمگە و دەمارەکان هەمووی پارێزراو دەبێت و یا ئەگەر نەخۆشش بێت لە هەمویان چاک دەبێتەوە بەناو حەدیثانە کۆمەڵێک حەدیثی دیکەش باسی فەزڵی سوورەتی سەجدە دەکەن هیچیان صحیح نین تاکە حەدیثێکی صحیح کە لەسەر سوورەتی سەجدە هەبێ ئەو حەدیثەیە کە جابر دەیگێڕێتەوە وەکو باسمان کرد کە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەدەخەوت هەتا سوورەتی سەجدە و سوورەتی مولکی نەخوێنبانە شەوانە کەواتە خوێندنی سوورەتی سەجدە بەڵێ سونەتە بەڵام ئەو حەدیثانەی دیکە کە باسی فەضائیل و گەورەی یەکەی دەکەن وەکو گوتم هێندێکیان بە نیەتی چاک کاتی خۆی دروست کراون بۆی خەڵک بەو هاندانانە بچێ حەدیثەکان بخوێنێتەوە هێندێکیشی بەڕاستی زەربەدانە یعنی وای لێدێ بە نمونە ئەگەر پێت وابێ بە خوێندنی تەنها سوورەتی سەجدە شەوانە یا شەوی جمعان دەبێ ڕەفیقی پێغمبەری صلی الله عليه وسلم سوورەتەکەی دەخوێنێت و کابرا لە زۆر گوناهی دیکە ناگەڕێتەوە وایە یان پێت وابێت کە هەر شەوێک سوورەتی سەجدەت خوێن پێت وابێ وەکو ئەوی وایە لەیلەت القەدر هەموو بەخەبەر بووبی وانە دیسان وات لێدێ تەمبەڵی بکەی و کەم تەرخەمی بکەی لە عیبادەتەکانی دیکە هەرچەندە طبعاً ئەو ذیکرانەی ئەو ئاەتانەشی کە حەدیثیان لەسەرە کە دەفەرمێ ئەوەی بخوێنە خوێندن بەتەنێ نەها یعنی خوێندن و تێکەڵبوونی لەگەڵ ناق و دەرونی ئینسانەکان ئەو جار ئینسان استفادەی لێ دەکات سەرەتای سوورەتەکەی دەفەرمێت ئەلیف لام میم لە شوێنی کە باسمان کردووە و حامیمی وایە کۆمەڵێک پیتی مقەطع و پچڕاون ئەلیف بەتەنێ پیتێکە لام بەتەنێ پیتێکە میم پیتێکی ترە ئەلیف لام میم ئەلیف لام میم کۆمەڵێک تەفسیری هەنا تەفسیرە حەقیقیەکەی 100% ئەوەیە کە بڵێن الله ئەعلەم بمورادی خوای گەورە بۆ خۆی دەزانێت بۆچی بەکاری هێناون بەڵام عولەما قسەیان لەسەر کردوون زۆرترین قسە لەسەری کرابێ ئەوەیە دەڵێن خوای گەورە بە عەرەبەکان دەڵێ قورئان پێک هاتووە لە ئەلیف لە لام لە میم لە حا لە تا لە ها بنمونە لەو پیتانە ئێوەش ئەگەر پێتان وایە قورئان کەلامی خوای نییە و محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە دەی ئێوەش لەو حرفانە بتوانن قورئانێکی وەکو محەممەد بێن و وەکو ئەو بنووسنەوە بۆی باوەڕتان پێ بکەین کە بەبێ گومانی کەس نەیتوانی و ناشتوانێ ئەو جار دەفەرمێت تەنزیل الکتابی تەنزیل یعنی هێنانە خوارەوە و دابەزاندنی ئەلکیتابی ئەو کتێبە لا ڕەیبە فیه هیچ گومانێکی تێدا نییە من رب العالمین کە لەلایەن پەروەردیگاری جیهانیانەوە جیهانیان دەگونجێ مەبەستی ئینسان و جنۆکە بن کە مکەلەفن و دەگونجێ مەبەستی هەرچی مەخلوقات و دروستکراوەکان بێ و دەگونجێ مەبەستی دنیا و قیامەت بێ فعلا الله خوا ئەوەی کە قورئانی ناردۆتە خوارێ پەروەردیگار و بەدیهێنەری هەرچی دروستکراو هەیە ئەوەی ئێستا و ئەوەی لە داهاتوشدا دروست دەبێ تەنزیل الکتابی تەنزیل دابەزاندن و هێنانە خوارەوەی ئەو کتێبە لەلایەن لا ڕەیبە فیه گومانێکی تێدا نییە هیچ گومانی تێدا نییە من رب العالمین کە لەلایەن پەروەردیگاری جیهانیانەوەیە تەنزیل یعنی هێنانە خوارەوە الکتاب یعنی ئەو قورئانە لا ڕەیبە هیچ گومانێک نییە فیه لەو کتێبەدا من رب کە لەلایەن پەروەردیگاری العالمینە جیهانیانەوەیە خوا دەفەرمێ ئەم یەقولونە بەڵام بتپەرستەکان دەڵێن افتراه محەممەد بۆ خۆی ئەو قورئانەی هەڵبەستووە بەل یعنی بتپەرستەکان باوەڕی پێناهێنن بتپەرستەکان پێیان وانییە قورئان لەلایەن هاتۆتە خوارێ خواوە هاتۆتە خوارێ دەڵێن چی یەقولونە دەڵێن افتراه محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە بەڵام خوا دەفەرمێ بەل نەخێر
محمد قورآنی هەڵنەبەستووە هو الحق ئەو قورآنە ڕاستیەکە من ربك لەلایەن پەروەردگارتەوە هاتووە. ئەی بۆچی هاتووە قورآن؟ لتنذر قوما بۆ ئەوەی بترسێنی تۆ بەو قورآنە ما ئەتا قوما کەسێک یا کەسانێک ما ئەتاهم من نذير من قبلك کە بۆیان نەهاتووە لە پێش تۆدا هیچ پێغمبەرێک لعلهم يهتدون بە ئومێدی ئەوەی ڕێگای ڕاست بگرنە بەر ڕێگای ڕاست بدۆزنەوە. ئەم یەقولون افتراه بتپەرستەکانی مەککە دەڵێن ئەو قورآنە محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە. خوا دەفەرمێ بەل یعنی نەخێر محەممەد قورآنی بۆ خۆی هەڵنەبەستووە بل هو الحق من ربك بەڵکو ئەو قورآنەی محەممەد هێناوێتی صلی الله عليه وسلم حەقە و ڕاستە لەلایەن پەروەردگارتەوەیە. بۆچیش هاتووە قورآن؟ لتنذر تا تۆ بترسێنی تا تۆ ئاگادارکەیەوە قەومەن گەلانێک کەسانێک ما ئەتاهم کە نەهاتووە بۆیان من نەذیرین هیچ ترسێنەرێک من قبلیکە پێش تۆ لعلهم بە ئومێدی ئەوەی ئەو خەڵکانەی تۆ قورئانیان بۆ دەخوێنیەوە تۆ قورئانیان بەسەردا بۆ باز دەکەی یەهتەدون ڕێگای ڕاست بگرنە بەر. خەڵکی مەککە پێغەمبەریان بۆ هاتبوو یا بۆ نەهاتبوو؟ بەڵێ بۆیان هاتبوون پێشتر ها، بەڵام لەو سەردەمەیدا لە نزیکی پێغەمبەردا صلی الله عليه وسلم پێغەمبەریان بۆ نەهاتبوو. لە دوای عیسا پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێت دەنا پێشتر ئیبراهیم لە مەککەی ژیاوە، ئیسماعیل لە مەککەی بووە و دوای ئەوانش چونکە زۆر لە واجباتی دینی و واجباتی خوایی هەبوون خەڵکی مەککەی زانیویانە. خەڵکی مەککە هەمووشتی بتپەرست نەبووە، زۆر لە خەڵکی مەککەی پابند بوون بەو دینەی کە کاتی خۆی ئیبراهیم پێغەمبەر هێناوێتی سەلامی خوای لەسەر بێ و خەڵکی مەککەی زۆر لە حەق و لە واجبات و لە حەڵاڵ و حرامەکانیان دەزانی و زۆرێک لەو شتانێک کە خەڵکی مەککەی دەیکردن بەڵێ خەڵکی سیفەتی خراپیان هەبوون بەڵام شتی باشیشیان هەبوون. ئەو باشانیان لە کێ وەرگرتبوون؟ بێگومان لە پێغەمبەرانی پێشووتر بۆیان بەجێ مابوویەوە، بەڵام لەو نزیکەدا کە پێغەمبەری ئێمە هات صلی الله عليه وسلم پێغەمبەریان بۆ نەهاتب. بۆیە کە دەڵێن ما ئەتاهم من نەذیر بۆتان نەهاتووە هیچ ترسێنەرێک، یعنی لەو ماوەیەدا بۆتان نەهاتووە، لەو نزیکانەدا پێغەمبەرتان بۆ نەهاتوە، نەک خەڵکی مەککەی هەر لە ئەوەلی ڕا تا ئاخری پێغەمبەریان هەر بۆ نەهاتوون. ئەم یەقولون افترا بتپەرستەکانی مەککە دەڵێن محەممەد بۆ خۆی هەڵی بەستووە بەل یعنی نەخێر هو الحق من ربك ئەو قورئانە ڕاستە و لەلایەن پەروەردگارتەوەیە لتنذر تا بترسێنی قەومەن کەسانێک ما ئەتاهم کە نەهاتوە بۆیان من نەذیرین من قبلك هیچ ترسێنەرێک پێش تۆ لەو نزیکانە لعلهم يهتدون بە ئومێدی ئەوەی ڕێگای ڕاست بگرنە بەر. الله الذي چێ طبعا قورئانی ناردووە، قورئان لەلایەن چێوە هاتووە؟ الله الذي خلق السماوات والأرض أو خواهي كدرستي كردون آسمان كانوا زوي وما بينهما أوشي كالنيواني آسمان كانوا زوي دايا في 6 أيام لماوي 6 روز دا كقوتمان شمي ها شتيك درست كردوا دو شمة سه شمة چوار شمة بوچي خواهي قورا همشتكاني بيكو دروز نكردوا خودي تواني ويا بو اوي انسان فيري نظام بێ فێری تەدەڕوج و پلەبەندی بێت، هەموو ئیشەکانی تێک هەڵ نەکات، ئیشەکانی یەک بە دوای یەکدا ئەنجامدا. الله الذي ئەو خوایەی کە قورئانی ناردۆتە خوارێ خوایەکە کە خەلق السەماوات والأرض دروستی کردوون ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدایە في 6 أيام لە ماوەی 6 ڕۆژدا ثم استوى پاشان ئەو خوایە بەرز بوویەوە بۆ کوێ؟ على العرش بۆ سەر عەرش. چۆن بەرز بوویەوە؟ بەرز بوونەوەیەک شایستە بەخوای پەروەردگار کە علەما دەفەرمون ئیمان بوون بەوەی کە خوای پەروەردگار بەرز بۆتەوە لەسەر عەرش واجبە، بەڵام پرسیار لێکردن و بە دوواداچوون و تەشبیهکردنی لە شوێنی خۆی نییە. طبعا خوای گەورە بە شێوازێک لەسەر عەرشە، بە شێوازێک لەسەر عەرشی خۆی بەرز بۆتەوە کە لایق و شایستە بەخۆیەتی. هێندێکیش تەوان تەفسیری ئیستەوای دەکەن دەڵێن خوا دەسەڵاتی بەسەر عەرشدا بەرز بۆتەوە، خوای گەورە توانای بەسەر عەرشدا بەرز بۆتەوە، دەڵێن خوا لە هەموو شوێنێکە تەوان ئەو بۆچوونە هەڵەیە ئاەتەکە واضحە ثم استوى على العرش. پاشان خوای گەورە کە دروستکراوەکانی دروست کرد
چوویەوە سەر عەرش بەرز بوویەوە لەسەر عەرش جا خوا دەفەرمێت ما لەکم من دونه نییە بۆ ئێوە جگە لەو خوایە من وەلیین هیچ کەسێک کە سەرپەرشتیتان کات و دۆستایەتیتان کات و کارتان بەڕێکە وەلا شەفیع کەسیش نییە تکاتان بۆ بکە وەلی ئەو کەسەیە کە ڕاستەوخۆ دەتوانێت ئیشت بۆ بکە کە قیامەت داهات کەس نییە ڕاستەوخۆ بتوانێت لە تنگانە و ناڕەحەتی بتێنێتە دەرێ وەلا شەفیع کەسیش نییە لای خوا تکات بۆ بکە ئەفەلا ئەو خیتابەکە لەگەڵ ئەو کەسانەیە کە ئیمانیان بە قورئانیەها لە دەرسی ڕابردوش باسمان کرد ئیلا من ڕەحیم الله ئیماندار دەگونجێ شەفاعەتی بۆ بکرێ وایە تکای بۆ بکرێ قازانج بە یەکتری بگەێنن بەڵام کەسێک بەبێ ئیمانی ڕۆیشت بێت و ئیمانی بەو دینە و بەو قورئانە نەبوو بێ ما لەکم من دونه من وەلیین بۆ ئێوەی بتپەرست و خراپەکار نییە هیچ وەلیەک سەرپەرشتیکاریەک وەلا شەفیع هیچ تکاکارێک و ئەفەلا تەتەذەکەرون ئەی بۆ بیر ناکەنەوە بۆ بیر ناکەنەوە ڕۆژێک دێ دەزانن کە کەس ناتوانێت هیچتان بۆ بکە کەس ناتوانێت شەفاعەتتان بۆ بکە بۆ ڕاستەوخۆ ئیمان ناهێنن تا بەهۆی ئیمانەوە خوای گەورە ئیمانەکەی خۆتان بکاتە هۆکاری ڕزگاربوونتان ئەوە لەلایەکی دیکە تەمان بتپەرستەکانی مەکەها لەبەرەوەی کە پرسیاریان لێ دەکرا چی ئاسمانەکان و زەوی دروست کردو دەیان گوتی تەمان دەیانوت ئەڵڵا خوای گەورە پێیان دەڵێ ئەو خوایە کە ئیمانتان پێیەتی ئاسمان و زەوی دروست کردوون هەر ئەو خوایە قورئانیشی بۆ محەممەد ناردووە بۆ ئیمانت بۆی هەیە خوا خەڵقی ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێوانی ئاسمانەکان و زەویدا هەیە هەر هەمووی کردووە بەڵام پێت وابێ خوا قورئانی نەناردوتە خوارێ یا پێت وابێ خوا ناتوانێت ئینسان زیندوو کاتەوە نعوذ بالله الله الذي ئەو خوایە کە قورئانی ناردووە الذي خوایەکە کە خەلق السماوات والأرض دروستی کردوون ئاسمانەکان و زەوی وما بينهما ئەوەشی کە لە نێوانی ئاسمانەکان و زەویدا في ستة ئەیام لە ماوەی 6 ڕۆژدا ثم استوى على العرش پاشان ئەو خوایە بەرز بوویەوە بە بەرزبوونەوەی کە شایستە بەخۆیەتی على العرش بۆ سەر عەرش و تەختی خۆی ما لەکم من دونه نییە بۆ ئێوە جگە لەو خوایە من وەلیین هیچ کەسێک کە دۆستایەتیتان کات سەرتان بخە وەلا شەفیع و هیچ کەسێک نییە تکاتان بۆ بکا لای خوا ئەفەلا تەتەذەکەرون ئەی بۆ بیر ناکەنەوە پاشان خوا دەفەرمێ یودەبر الأمر یودەبر بەڕێوە دەبا خوای گەورە الأمر فەرمانەکانی خۆی من السماء إلى الأرض لە ئاسمانەوە بۆ زەوی ئەو لە ئاسمانەوە بۆ زەویە دەکرێت دوو تەفسیری بکەین بڵێن کاروبارەکانی ئاسمانەکان و کاروبارەکانی زەویش هەرچێ بەڕێوەیان دەبا هەرخوا تەبەن گومانی تێدانی ئەو تەفسیرەشیان ڕاستە بەبێ دوو دڵی دەشکرێ بڵێن خوا لە ئاسمانە بۆ خۆی بەڵام لە ئاسمانڕا کاروبارەکانی سەرزەویش قوڵایی سەرزەویش هەر هەمووی بەڕێوە دەبات بۆ خوای گەورە تەبەن زەمەن و کات و دووری و نزیکی بوونی نییە یودەبر الأمر بەڕێوە دەبا خوای پەروەردگار هەرچی فەرمان هەیە من السماء لە ئاسمان و لە ئاسمانەوە تا زەوی جا وەکو گوتم لە ئاسمانەوە تا زەوی هەرچی کاروبار هەیە هەمووی بەڕێوە دەبا هەر ڕاستە بڵێن خوا بۆ خۆی لە ئاسمانە و کاروبارەکانی زەرزەویش بەڕێوە دەبا هەر ڕاستە ثم يعرج پاشان بەرز دەبنەوە ئەو فەرمانانە ئەو کارانە ئیلەیه بۆ لای خوا في يوم لە ڕۆژێکدا كان مقداره کە مەسافەکەی کە درێژیەکەی کە ئەندازەکەی ألف سنة 1000 ساڵە مما تعدون لەو ساڵانەی کە ئێوە دەژمێرن جا ئەوەش دیسان دوو تەفسیری هەن تەوان دەفەرمون نێوانی زەوی و ئاسمان ئەگەر ئینسانێک بڕوە بە ڕۆیشتن چەندە نێوانی زەوی و ئاسمان 500,000 ساڵە ئەگەر کەسێک بە ڕۆیشتن بڕۆی ئەوەش ئەستوری ئاسمانیش 500,000 ساڵە بەڵام ئەوە بۆ یعنی ئەگەر ئێوە بە عەقڵی خۆتان بیر بکەنەوە بە ڕۆژەکانی خۆتان بیژمێرن یعنی کردارێک کە لەسەر زەوی ڕابڕوە تا دەگاتە ئاسمان 500 ساڵی پێدەچێت لەوێشەوە تا ئاسمانەکان دەبڕێ 500 ساڵی دیکەی پێدەچێت ئەوە دەبێتە 1000 ساڵ بەڵام مەلائکەتەکان کە دەچنە لای خوای گەورە کە لەمحی البەسەر ها بۆ معلوماتان وەکو چاوتروکانێک کردارەکان دەگەێنن بەلای خوای پەروەردگار یعنی لە عەقڵی ئێوەدا کارێک کە دەکرێت لەسەر زەوی
تا دەگاتە لای خوای گەورە هزار ساڵی پێدەچێت بەڵام لە عیلمی خوای پەروەردیگار و لە دەسەڵاتی خوای پەروەردیگاردا کارێکت کە کرد کارێک کە جێبەجێکرا لەسەر زەوی لە چاوتروکانێکدا ئەو کارە دەگاتەوە لای خوای پەروەردیگار و بۆ لای خوای پەروەردیگار بەرز دەبێتەوە کەواتە هەرچی ڕوودەدا لەو کەونە فەرمانەکەی لەکوێ دەردەچێت لەلایەن خوا نەتیجەکەی بۆ کوێ دەچێتەوە هەر بۆ لای خوا لە چاوتروکانێکدا کەمتریش تەوان بەڵام کەمترین مەسافە بۆ ئێمە چاوتروکانە لەنا کەمتریش لەوە خوای گەورە کون بڵێ ببە فەرمانەکە دەبێ وەکە بوش بە چاوتروکانێک نەتیجەکە دەچێتەوە لای خوای پەروەردیگار یعنی ئەوەل و ئاخیری هەموو فەرمانێک بۆ خوای پەروەردیگار تەنها چاوتروکانی دەوێت بەڵام بۆ ئێمە ئەو مەسافەیە دەبێتە چەند؟ دەبێتە 1000 ساڵ ئەوە یەک لە تەفسیرەکان هێندێکی دەفەرمون ئەو في يوم كان مقداره مەبەستی قیامەتە لە قیامەتێک کاروبارەکانی ئینسان و دروستکراوەکان هەمویان تەسلیم بە خوای پەروەردیگار دەکرێن دەبردرێنەوە لای خوای پەروەردیگار لای خوای پەروەردیگاریش تەوان مەسافەکەی ڕۆژێکە بەڵام ڕۆژێکی قیامەتێ بەقەدەر چەندیە؟ بەقەدەر 1000 ساڵیە ها لە سوورەتی معارج دا دەفەرمێت في يوم كان مقداره دەفەرمێت 50,000 سنة 50,000 ساڵ جا مفەسرین چۆن ئەو دوو ئاەتانەی بەیەکەوە دەگونجێنن دەفەرمون ئینسان کە لە قەبر دێتە دەرێ حاڵێن بەرەو قیامەت دەڕوە بەرەو قیامەت دەچێ لە 50 شوێن ڕای دەگرن مووقیف پاس ئەو شوێنانەی پاسیان هەیە لە شارە گەورەکان لە هەر وانە مووقعی هەیە بۆ خەڵک سەرخستن و دابەزاندرێ لە هەر مووقعی دەڵێن 1000 ساڵ ڕایان دەگرن 1000 ساڵی ئێمە ها کە هەر پەنجاکەی بەیەکەوە کۆ دەکەوە دەبێتە 50,000 ساڵ بەڵام مووقیف بەیەکەوە دەبێتە 1000 ساڵ ئەو تەفسیرەیەشیان هەیە بەڵام هەموو ئەو زەمەنانە بۆ خوای گەورە لەحزە و چاوتروکانێکن بەڵام بۆ ئێمە مدەت و مەسافەیەکی زۆرە 1000 ساڵی ئێمە یەکسانە بە یەک ڕۆژی خوای گەورە کە ڕۆژ یعنی چرکە و لەحزە يدبر الأمر من السماء إلى الأرض بەڕێوە دەبا خوای پەروەردیگار فەرمانەکانی لە ئاسمانەوە بۆ زەوی یان فەرمانەکانی زەوی و ئاسمان بەڕێوە دەبا ثم پاشان يعرج يعني بەرز دەبنەوە إليه کردارەکان بۆ لای خوا في يوم لە ڕۆژێکدا كان مقداره کە مەسافەکەی درێژیەکەی 1000 سنة 1000 ساڵە مما تعدون لەو ساڵانەی کە ئێوە دەیانژمێرن ساڵ لەکن ئێوە 360 ڕۆژە وایە هەر ڕۆژەی 24 سەعاتە وایە بەڵام لای خوای گەورە وایە ڕۆژێک 1000 ساڵی ئێمەیە ذلك عالم الغيب والشهادة ئەو خوایە کە کاروبارەکانی بوونەوەر و کەون بەڕێوە دەبا زانای نهێنیەکانە وایە والشهادة زانایە بەو شتانەی کە دیار و بەرچاون پاشان العەزیز باڵادەستە بۆ تۆڵەساندنەوە و سزادانی هەر کەسێک کە بیەوێ الرەحیم میهرەبان و بەزەیشە بەرامبەر بە ئیمانداران لە قیامەت بۆ ئەوەی تەمەن لە گوناه و تاوان و خراپە بیان هێنێتە دەرێ بیان گەێنێتە ڕەحمەت و میهرەبانی خۆی لە بەهەشت و ذلكە ئەو خوایەی کە باس کرا ئەو خوای کە قورئانی ناردووە ئەو خوای کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە ئەو خوای کە بوونەوەر و کائینات بەڕێوە دەبا وەسفەکانی چین عالم الغیب یەکەم زانایە بە هەرچی شاراوە هەیە ئەوەی لەکن ئێمە غەیبە لای خوای گەورە تەمان دیارە لای خوای گەورە غەیب نییە ئەوەی لە بەرچاوی ئێمە غەیبە لە ئێمە پەنهانە ئێمە لی تێناگەین و ئێمە نایبینین و نایزانین لای خوای گەورە زاندراوە ئەوە یەک وەشەهادە ئەوەی دیارە و ئێمەش دەیبینین خوا ئەوان ئەوەش دەزانێت العەزیز باڵادەستە بۆ تۆڵەساندنەوە الرەحیم میهرەبان و بەزەیشە بەرامبەر بە ئیماندارن الذي أحسن كل شيء خلق أو خوايا كأحسن بجوانترين شوا كل شيء همشتكي خلقه دروس كردوا الذي أو خوايا أحسن كل شيء بجوانترين شوا همشتكي خلقه دروس كردوا طبعا مخلوقات كان خواي پروردگار
ئەگەر لە زیهن و مێشکی کەسێکیشدا ناشیرن بن بە بەراورد لەگەڵ شتێکی جوانتر ناشیرنن وایە لەنا مەخلوقات و دروستکراوەکانی خوای گەورە هیچیان ناشیرین نین الذي أحسن كل شيء خلق ئەو خوایەی کە بە جوانترین شێوە دروستی کردووە هەموو شتێک وبدأ دەستیشی کردووە بە خەلق الئینسانی بە دروستکردنی مرۆڤ لە چی؟ من طین لە خۆڵ یا لە قوڕ تاوان توڕاویش بوو یەکەم جار هەنگاوی یەکەم گڵ بووە بەڵام گڵەکە بووە بە قوڕ بەڵێ الذي أحسن كل شيء ئەو خوایە کە دروستی کردووە هەموو یعنی بە جوانترین شێوە دروستی کردووە هەموو شتێک الذي ئەو خوایە أحسن بە جوانترین شێوە كل شيء هەموو شتێکی خەلقەوە یەکەم جار لە نەبوونەوە دروست کردووە کەس لەوەی ئینکاری ناکە وبدأ خلق الإنساني وبدأ درست يعني دستشي كردوا بدرزبوني إنسانية يا إنسان كما بس آدم يكم زار لسي من طين لقر آدم لقر درست كرابة بيداك وباب طبعا ثم باشان جعل نسله جعل يعني جراويتي وتون وكان آدم لسي من سلالة يعني لبالافتي من ماء آوكي مهين قيزون دوای ئادەم وایە طبعا خوای گەورە بەبێ داک و باب دروستی کرد وایە هەر لە قوڕ و گوڵ دروستی کرد حەوای لە پەراسووی ئەوی دەرهێنا بەڵام دواتر دروستکراوەکانی دیکە لە خولاسە و وەک دەڵێ خەلیەیەکی زۆر گچکەی ناو ئاوێکی بەڕواڵەت ها ئەو بۆکێ بۆ کەسە متەکەبیر و خۆ بە زلزانەکانە لە ئاوێکی قێزەون کە ئەو ئاوەی ئەتۆ من هەر کەسێکی دیکەی لێ دروست بووە ئەگەر تەماشایکەی و سەیریکەی بێزر لێدێ لە ئاوەکەش ناها لە ناو ئاوەکەشدا خەلیەیەکی ئەوەندە بچووک هەیە چاوت نایبینێ خوا لەو خەلیە زۆر بچووکە خێزەونە تۆی دروست کردووە ئێستاش لە بەرامبەر خوادا تەکەببور بکەی و خۆ بە گەورە بزانێ و پێدوا بێ خوا توانیویەتی یەکەم جار لەوەی خەڵقت کا بەڵام کە قیامەت داهات ناتوانێت زیندوت کاتەوە بێگومان هیچ عاقڵێک ئەوە ناڵێ و نابێ بشڵێ ثم پاشان جعل عنی جێراویەتی یا دروستی کردووە نەسلەه وەچەی ئادەم من سولالەتین لە پاڵافتەی من مائین ئاوێکی مەهین قێزەون ثم پاشان کە بڕیاری دروستبوونەکەیدا طبعا ئەو ئاوەی کە لە ناو ڕەحەمدا دادەندرێ طبعا بە مەلاین خەلیەی تێدایە خوای گەورە لەو مەلاینەی یەک دانەی هەڵدەبژێرێ لەگەڵ هێلکەدانی ئافرەت طبعا بەری یەکتر دەکەون ئەو جار سەواه و خوای گەورە ڕێکی دەخا یعنی چاو و برۆ و دەست و لاق و لوت و ئەندامەکانی بۆ دەخاتە شوێنی خۆی ئەو جار وەنەفەخ فیه فوی پێدا دەکا من ڕوحه لە ڕوحی خۆی لە ڕوحی خۆی کە عولەما دەفەرمون وەکو تەکریم خوای گەورە ڕوحی مرۆڤی پاڵداوەتە لای خۆی وەک ڕێزێک دەنا خوا بۆ خۆی ئەزەلیە وایە مرۆڤ ئەگەر بەشێک با لە ڕوحی خوای دەبوا نەمرێ وایە بەڵام مرۆڤ هەم دروست کراوە هەمیش دەمرێ وایە ئەگەر وەکو تەکریم خوای گەورە پاڵی داوەتە لای خۆی و دەشکرێ بڵێن بە فەرمانی وی ڕوحەکە هاتووە ئەویان ڕاسترە پێویست بەو تەویلاتەش ناکە ثم سەواه و پاشان خوای گەورە لە ناو ڕەحەمدا هەموو ئەندامەکان ڕێک دەخا بەس بچووکن ها وایە دواتر قەبارەکەیان گەورە دەبێت دەنا هیچ ئەندامێکی ئینسان دوای هاتنە دەرەوەی دروست نابێ وایە و هەرچی ئەندامیشت هەیە ئێستا تەسەوور کە چەند هەر کامێکمان چەند ئەنداممان هەیە ئەو ئەندامانە بە زۆر بچووک کراوەی لەناو ئەو خەلیەیە گچکەیە دانە کە چاوت نەیدیوە هێندە یعنی تەسەوور کە خوایەک لەو شتە گچکەیە ئەو هەموو ئەندامانەی دروست کردوون ثم سەواه پاشان ڕێکی خست ونفخ فيه فوی پێدا کرد من ڕوحه لە ڕوحی خۆی یعنی بە فەرمانی خۆی وجعل لكم ودرستشي كرد بوتانتي السمع بستن والأبصار بيدين والأفئدة يعني شيء أفئدة بدو تفسير ده بمعنى ضل ده بمعنى عقلش ده كفعلا ضل وعقل كاميان جرينترن ها كاميان جرين ها
طبعا هەردووشیان هەر مەخلوقی خوان ها وایە عەقڵیش خوا دروستی کردووە دڵیش خوا دروستی کردووە وایە بەڵام کامیان لە کامیان گرنگترە کامیان دەسەڵاتدارترە طبعا ئەوە لێرە بۆ ثم وجعل لكم السمع خوای گەورە دروستی کرد بۆتان بیستن بینین والأفئدة دڵ یا عقل عقل زۆرتر بەکار هاتووە عقل منفیدە بۆ معلوماتان دڵ وەکو ئەوی وایە بڕیار لەکوێ دەدرێ دڵ دەیدا بەڵام کێ تەنفیزی دەکا عقل وردی دەکاتەوە مێشک وردی دەکاتەوە مێشک ئیعاد دەدا جا ئەوە ئاەتەکە بۆ چییە یعنی ئاگادار بن خوای گەورە بیستنی پێداون بۆچی بۆی چاکەی پێ ببیستن وایە بۆی هەرچی دەیبیستی لە قیامەتێ لێت دەپرسێتەوە یان نالەپرسێتەوە بێگومان إن السمع والبصر والفؤاد عنه كان هەرچی دەیبیستی مەرجنی بۆ خۆت بێڵێ لە شوێنێک چاکەت بیست وایە بە عیبادەت بۆ دەنووسرێ گوێی لێ بگری ئەیگە خراپەت بیست بە گوناه بۆ دەنووسرێ ئەگەر هەوڵی گۆڕینی بەجێی نهێڵی مەسەلەن تەماشاکردن سیرکردن چاکەی پێ ببینە مەخلوقاتی خوای پێ ببینە پێی لە دەسەڵاتی خوا بگە هەموو تێڕوانینەکەت عیبادەتە وایە ئەدی کە گوناهی پێ بکەی بێگومان ئەویش هەر ئینسان لی بەرپرسە ئەی مێشک لە چاکەیدا بەکاری بێنە فکری باشی پێ بکەوە قەراری باشی پێ بدە بڕیاری باشی پێ دەرکە عیبادەتە و لەسەری پاداش دەدرێەوە بڕیار و فەرمانی خراپیشی پێ دەرکەی لە قیامەتە لەسەری محاسبە دەکرێت ئینسانیش بەو ئەندامانەوە ئەندامەها جیاوازی ئێمە لەگەڵ مەخلوقاتەکانی دیکە ئەو سەمع و بەسەڕ و خۆ ئاژەڵی دیکەش دەبیستن بەڵام ناتوانن وردکەنەوە وایە مەسەن دەشبینن بەڵام تەمان مکەلەف نین عەقڵیان نییە ئەوەکان ئەوەی دەیبین و دەیبیستن پێی وردکەنەوە کامە چاکە و کامە خراپە وا هەندێک شت هەیە ئەوەی پێویستە بۆیان خوای گەورە بە فیترەت و سروشت فێری کردوون ئاژەڵێک خوا وای فێر کردووە ئاوی بخواتەوە بە نمونە قوڕاوی نەخواتەوە مەسەلەن شتی خاوێن بخوا و پیس نەخوا دەنا بۆ خۆی بە عەقڵی خۆی ناتوانێت ئەو چاک و خراپەی لێک جیاکاتەوە ئین ثم سەواه پاشان ڕێکی خست ئینسانەکە ونفخ فيه من روحه فوی پێدا کرد لە ڕوحی خۆی بە ئەمری خۆی بە فەرمانی خۆی وجعل لكم ودروستی کرد بۆتان السمع بیستن والأبصار بینین والأفئدة عقل ژیری بەڵام قليلا ما تشكرون کەم لە ئێوە سوپاسی دەکەن ئەوەش دوو تەفسیری هەیە دەکرێت بڵێن ئەو شکرانە بژێریەی کە دەیکەن لە بەرامبەر ئەو نیعمەتانەدا کەمە ئەگەر بشیکەن کەمە لە ئاست نیعمەتەکاندانە دەشکرێ بڵێن هەر بەعادەت ئەوانەی کە سوپاسگوزاری دەکەن زۆر کەمترن لەوانەی کە سوپاسگوزاری ناکەن دەنا یەک عەقڵی خۆت بێنە کە نایبینی شتێکە وەک دەڵێ لە مێشکی ئێمەدا نادیارە وایە بەڵام ئەو نادیارەی بەچەندی دەفرۆشی کەسێک عەقڵت لێ بستێنێ پێت بکرێت چی لێ وەردەگریەوە لە بەرامبەریدا وانە چاوێکت بنمونە ئینسان نیعمەتی چاو یان نیعمەتی بیستن ئەو کەسانە دەیزانن کە نەبیستن وایە بڕۆ لە کەڕێکی بپرسە ئەگەر خوای گەورە گوێت پێ بدا چ دەکەی یعنی وایە کەسێک نابینێ ئەگەر چاوی بۆ بگەڕێتەوە پارە و سامانی هەبێت چەندی دەدا تا بۆی بگەڕێتەوە ئێمە لەگەڵی ڕاهاتوین بۆیە خوا دەفەرمێ قەلیلا ما تشکرون کەم شکرانە بژێری خوا دەکەن یا ئەوانەی شکرانە بژێری دەکەن کە من هەردوو تەفسیرەکە ڕاستن وقالوا دەڵێن چی بتپەرستەکان دەڵێن ئەئیذا ضەلەلنا فی الأرض ئایا ئێمە کاتێک ضەلەلنا یعنی لەناو چووین ئەوە یەک لە معناکانی ضەلالە یعنی لەناو چووین لێرە بەو معنای هاتووە لە هەندێک شوێنین کە گوترا ضەلال یعنی ئەو کەسێک کە حەقیقەتی شتەکان نازانێ لە هەندێک شوێنان لە قورئاندا کەوترا ضەلال یعنی گومڕا یعنی سەر لێ شێواو ئەو کەسەی کە لە ڕێگای ڕاست لای داوە لێرە مەبەستی چییە مەبەستی ئەوەیە کە لەناو چووین و لەناو گڵدا بزر بووین و کەس نەیزانی کام گۆشتە خۆ ئێستا ئەو گڵەی من و تۆ لەسەری دەڕۆین وایە لەوانەیە ئێسقان و گۆشتی مەلیکێک بن بوو بێتەوە بەگڵ و ئێستا لەژێر پێی من و تۆدایە وایە خۆ کەس نازانێ وایە دەڵێن کاتێک بەو شێوازەی لەناو گڵدا بزر بووین خوازارێک کە زیندومان دەکاتەوە وەقالوا دەڵێن
أإذا آية كاتك ضللنا في الأرض إما ونبوين لنا وزويدا أئنا لفي خلق جديد آية إما لدروس كرنويكي تازدا جاري شريك سلن يدروس دبينوا بلام خاد فرمي بل هم بلقاء ربهم أوان بقيشتنيان بپروردگاريان بباورن دنا دزانن خواد صلاة زندو كرنوي هي إيمانيان بوها بخوا آسمان وزوي دروس كردوا آسانش دكري إيمان بو بينن كخوادت وانا إنسان زندوكاتو بلام ديانوي خوان بدزنوا وقالوا أئذا ضللنا في الأرض أئنا لفي خلق جديد آية كاتك إيما ون بوينو بزر بوين لناو أو قلو خولة داو تيك هل بقل بوينوا أئنا لفي خلق جديد آية إيما لدروس كرنوي شي تازه دا سلنوي بتازي دروس دكرينوا فهذا فرمي بل هم بلقاء ربهم أوان كيشكان لو قورتري يعني حقيقتك أوانيا هم بلقاء ربهم أوان بقيشتنيان بديدار إخوة كافرون بباورة قل بيان بلا أي محمد صلى الله عليه وسلم يتوفاكم دتان مرينة كي ملك الموت فرشتي روح كيشان فرشتي روح كيشان سندانا يك يعني يك ملائكة روحي حرتي مخلوقات دردينه طبعا ملك الموت بله خلق في إسرائيل ملك الموت يك ملائكة بلام أعوان ويارمتي دري هنا يارمتي دري هنا أو ملائكتاني كديان نيري بنو منبور روح كشاني كسيكي بباور لقل كسيكي إيمان دار جوازن بنسبة إيمانك حتى إيمان دار كانش ملائكتك لقل نرمترو هێواشتر و لەسەر خۆن چونکە چەند شوێنت هەنە لە جەستەیدا هەر هەموو شوێنەکانت ڕوحیان تێدایە ها ئەو مەلائیکەتەی کە دێ ڕوحەکەت وردە خڕ دەکاتەوە ها بۆیە ها دیتانە ئاخر جار کەسەکە بەس لاقی دەجوڵێنیان مڵک مردن گەیشتە قوڕقوڕاگەی فعلەن لە هەموو جەستەی ڕوحەکەی دەردێنن خڕ دەکەنەوە جا هەندێک دەفەرمون ئەو ئەعوانانە ئەو یارمەتی دەرانەی مەلەکول مەوتی دەسن ڕوحەکەی لە ناو جەستەیدا دين ندري كجان ديانا إيرا تسليم ملك الموت إذا كان ملك الموت ديباته بولا إخوة أو يجلا أو كاي تونك حديث مان هذا لان كون يعني الزوي هر هم يوكو تشتي شوايا بو ملك الموت سون ها تشتي قافي بر أوكا دستي بكيف خد دستي تورد دي دست دقاتا هم يدلن هر هم كون بو ملك الموت هر هم سلزوي أوايا هر كروحيان يارمتي دركاني روحيان در هنا ديدنا دستي ملك الموت كي ملك الموت بربرسي روح جشانها ملائكة كان دنيري دنا مرزنية طبعا هرها مكسكان ملك الموت روح كان بين تدري قل يتوفاكم بيان بليني دتان مريني ملك الموت يعني ملك الموت برياري مردنكي دنيري أو ملائكة أنا دنيري كم روح كد لي دستين نوا الذي وكل بكم أو ملائكتي بله نا الذي وكل جارنا جيشتيني الذي أو ملائكتي أو ملك الموت وكل بكم وكل يعني كراوة بربرس بو روح شيشاني ايوه روح شيشاني ايوه بيس بيدراوة ثم بلان باشان كروحكي هنا دري دسيتا شوي إلى ربكم بولاي پروردگارتان ترجعون دقرندرينوا روحك هر روحك جاري فيش قيامته دبردريت آسمانا كان إيمان دار بي پێشوازیت لێ دەکرێت و استقبال دەکرێت و ئەگەر کەسەکە کافر بێ هەر دەچێ بۆ ئاسمانەکان بەڵام لەوێ خوای گەورە فەرمان دەکا کە بنێردرێتەوە خوار و دەرگای ئاسمانەکانی لێ نەکرێتەوە ثم قل يتوفاكم ملك الموت بيان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم دەتان مرێنێ فریشتەی بەرپرسی ڕوحکێشان الذي وكل بكم ئەو فریشتەیەی کە خوای گەورە ڕوحکێشانی ئێوەی پێسپاردووە ثم إلى ربكم باشان بولاي پروردگارتان ترجعون همتان دقرندرينوا صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.